بێگومان پێویستمان بە گفتوگۆی زیاترە سەبارەت بەوەی کە ئایا چۆن ئەو پانتاییە زیاد دەکرێت، ئەو پشتێنەی کە بە دەوری هەولێرا دروست دەکرێت لە سەوزایی چۆنە، پلانەکەی لە کێوە دانراوە، کەی کۆتایی دێت، کەی جێبەجێ ئەکرێت و تەواوی ئەمانە سەبارەت بە ئەو ڕێژە سەوزایی کە لە هەولێر هەیە لەگەڵ ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری پارک و باخچەکانی هەولێر گفتوگۆی لەسەر ئەەکەین سەبارەت بە ڕێژەی سەوزایی لە هەولێر کە چۆن زیاد بکرێت. ئەم کاتتان باش بەخێر بێت. سپاس بۆ جەنابەت. پێش هەموو شتێ بابزانین ڕێژەی سەوزایی لە هەولێر چەندە؟ ئایا ڕێژەیەکی ستانداردە یاخود کەمە و پێویستەکە زیاد بکرێت یان لە ستانداردەکە تێپەڕیوە و ڕێژەیەکی باشە؟ بەڵێ خۆی ئەمە ئەگەر باسی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر بکەین چونکە بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکان بەرپرسە لە خزمەتکردنی سەوزایی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر. ئەگەر تەمەشا بکەین پێشی 2005 ڕێژەی سەوزایی 103 بوو، بەڵام پاش ئەوەی کەوا چەندین پارک دروستکرا و چەندین پانتایی سەوزایی لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر وەکو پارکی شەید سامی عەبدوڕەحمان، پارکی شانەدەرەکان 1 و 2 3، پارکی گلکەند، پارکی پێشمەرگە و تقریبان نزیکی 300 پارچە زەوی کرا باخچە و وەکو دارستان و هەروەها نزیکی 85 دوورگەی ناوەندی. ئەو ڕێژەیە لە 103 ئێستا تقریبان بە پێوەری ڕووبەر گەیشتە 120. باشە. بەڵام بودجەی دەوێتن بودجەکی باش سەرف کرایە تاوەکو ئەو ڕێژەیە گەیشتە 120. ئێمە لە ماوەی کابینەی نۆ کە ئەو 5 ساڵەی ڕابردوو سەرڕای ئەو هەموو قەیرانەی کە هەبوو، قەیرانی دارایی کە قەیرانێکی زۆر کوشندە بوو، قەیرانی نەخۆشی کۆڕۆنا، قەیرانی وشکە ساڵی، قەیرانی لافاو، توانیمان سەرڕای پاراستنی ئەو سەوزایە ڕێژەی سەوزایی لە 170 بگەینە 120 کە ساڵی 0.5 ڕێژەکەمان زیاد کردیا. ئەوە تەنها بە پێوەری ڕووبەر چونکە زۆر پێوەری دیکە هەیە، کاریگەری هەیە لەسەر وەکو ژمارەی دانیشتوان. ئەگە تەمەشای ژمارەی دانیشتوان بکەین لە شاری هەولێر لە ساری 90ەکان بەقەدر سەدا 10 ئێستا نەبوو، بەڵام ڕێژەی سەوزایی 103 بوو، ژینگەکە پاکتر بوو. هەروەها ژمارەی ئۆتۆمبیل کە تەمەشا دەکەین ئێستا لەگە ساری 90ەکان ڕێژەی ئۆتۆمبیل بە دەیان قات زیادی کرد. باشە بەڕێز ڕێبین ئێوە لەگەڵ هەر شێوازێکی گۆڕانکاری لەمانە پلانەکانیشتانە بێ بگۆڕن و پلانێکی ستانداردی جیهانی بێت. ئەو پلانانەی کە لە هەولێر دەگیرێتە بەر چ جۆرە پلانێکن و چۆن ئەتوانێت ڕێژەی ئەو سەوزاییە زیاد بکات لەگەڵەوەی کە ئەو هۆکارانە هەن؟ بەڵێ خۆی پلانی استراتیجی هەیە، پلانی هەنوکەیی هەیە. ئێمە پلانی استراتیجی حکومەتی هەرێم لە کابینینەوە پلانی زۆر باشی ناوە وەکو دروستکردنی ئەو پۆندانە، دروستکردنی ئەو بەنداوانە کە کاریگەری دەبیتن بە زیادکردنی ڕێژەی شێ دەتواندرێت لە داهاتوو ئەو ئاوەیە سوودی لێ وەربژیرێتن بێتەوە ناو شار لە بۆ ئاودانی سەوزاییەکە و هەروەها دەتوان لە دەورا پشتی ئەو پۆند و ئەو سەدانە دەتوانین پانتاییەکی زۆر سەوزایی لێ دروست بکرێ وەکو غابات سوود لە ئاوەکەی وەربژیرێتن. بە تاکید ئەو هەنگاوانە زۆر دڵخۆشکەرە لە بۆ داهاتوو. هەروەها دیزاین کراوە لە بۆ دروستکردنی پشدێنەی سەوزایی لە دەورا پشتی شاری هەولێر کە بە پانی 2 کیلۆمەتر و بە درێژی نزیکی 77 کیلۆمەتر، بەڵام بەهۆی قەیرانی دارایی نەتواندرایە ئەو پشدێنەیە دروست بکرێتن چونکە بودجەی گەلک زۆری دەوێتن. بێگومان ئەگەر ئەو پشدێنەیە دروست بکرێتن هەنگاوەکی زۆر باش لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر داهاویشترێت. زۆر باشە. کاتە دروستکردنی ئەو پشتێنەی سەوزاییە ئەتوانین بڵێن بوونی ئەو بەندا و پۆندانش ئەتوانێت کاریگەری بخاتە سەری بۆ ئەوەی کە زووتر دەست بە کارەکانی بکرێت جگە لەوەی کە کێشەی بودجە هەیە، بەڵام هۆکاری پاڵنەر بۆ ئەوەی کە زووتر دەست پێ بکرێت چی هەیە؟ کە وڵای هۆکاری سەرەکی ئەکیت بودجەیە طبعاً بە بودجە دەکرێتن، هەروەها کارمەندی پێویستە لە بۆ خزمەتکردن طبعاً کارمەندیش پێویستی بە بودجە هەیە. ئێستا ئێمە بە پارکی شەید سامی عەبدوڕەحمان و بە ئەندازە پارکان نزیکی 2000 کارمەندمان هەیە، ڕێژەی 120 خزمەت دەکەین. بێگومان ئەگەر ئەو هەنگاوانە لە داهاتوو بەهاویشتێتن ڕێژەی سەوزای پێویستە کارمەندی لە بۆ دابین بکرێتن و هەروەها پێویستە ئامێری پێویست بۆ خزمەتکردنی سەوزایی دابین بکرێت. بێگومان ئەوانە هەمووی پێویستی بە بودجە هەیە و لە بیریشمان نەچیتن گرنگترین خاڵ لە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزای هەروەکو جەنابی سەرۆکی حکوومەت گوتی فەرهەنگی تاچکەسیە، فەرهەنگی ژینگەیی. بەم شێوەیە پرسیارم زیادکردنی ڕێژەی سەوزایی
کارێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بۆ داناوە و لە جێبەجێکردنێتی و بەردەوام گەشەی پێ ئەدات چ ئەرکێک لەسەر هاوڵاتیە یاخود چۆن ئەکرێت ئەو ڕێژە سەوزایی کە زیاد دەکرێت پارێزگاری لێ بکرێت وەکو خۆی بمێنێت چه هەنگاوێکە بێ بنرێت طبعا هۆشیاری تاچی کەسی زۆر گرنگە فەرهەنگی ژینگەی تاچی کەس زۆر گرنگە حکوومەت لەسەریتی کەەوە پارک دروستکە سەوزایی دار بچینی بەڵام بەبێ هاوکاری هاوڵاتی ناتوان درێتن بیپارێزرێ دەبێ هەموو هاوڵاتی هۆشیاری ئەوەی هەبیکەوە ئەو دارەیان ئەو سەوزاییە کە دەچیندرێتن دروست دەکرێت ئەو پارکە لە بۆ تەندروستی خۆی باشە لە بۆ داهاتووی منداڵەکانی باشە بۆیە پێویستە هەر هاوڵاتیەک وەکو پاسەوان پارێزگاری لە دار و درەخت بکەوە هەروەها لە سەیرانگاکان پێویستە کەەوە ئاگر بەجێنێرن بتە هۆی ئەوەی کەەوە دار بسووتێن درێتن یاخود ئەو غابات و پاوانانە بسووتێت زۆر باشە عێراق لە ڕیزبندێکا کە لێکۆڵینەوەی کراوە پێنجەمین وڵاتە کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژینگەی کەش و هەوا و گۆڕانی کەش و هەوا ئێمەش بەشێکین لە عێراق تا چەنێ ئەوە کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر هەیە لە حاڵەتێکا کە عێراق بەرەو بیابانبوون ئەڕات و لێرەش پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیەکە ڕێژەی سەوزایی فراوانتر بکات تا چەند ئەو کاریگەریە لێرەش بەدی ئەکرێت بێگومان کاریگەری گەلێک زۆرە یعنی کاریگەریەکان حتا بە چاویش دەبیندرێتن کەوا تەمەشا دەکەین ساڵانە شەپۆڵی خۆلبارین دێتن لە باشووری عێراق لە بۆ هەرێمی کوردستان ئەوە هەمووی هۆکاری بە بیابانبوونی خاچی عێراقا کەوا ساڵانە چەندین کیلۆمەتر دەبتە بیابان دەبێتە هۆکاری ئەوەی کەوا کاریگەری هەبی لەسەر هەرێمی کوردستانیش بەهۆی زیادکردنی پانتایی سەوزایی دەتوانین ئەو کاریگەریانە کەمتر بکەین کەوا ئەو غازی کاربۆنانی لە هەوا هەیە بەهۆی ئەو دارانە تحویلی ئەرز بکرێتن و ئەو ئاوەی کە لە ژێر زەوی هەیە بەهۆی ئەو دارانەوە کە ڕێژەی شێ زیاد دەکاتن دەبتە هۆکاری ئەوەی کەوا ژینگەکە پاکتر بیتن باشە بەڕێز ڕەبین چاندنی نەمام و ئەو دارانی کە ئێستا لەو پلانەیە کە ڕێژەی سەوزایی زیاد بکات ئەو نەمام و دارانە لە هەرێمی کوردستان هەیە لە نەمامگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە و تا چەند ئەمە گرنگە کە لە ڕووی بودجەوە کەمتر ئەرکەکەوێتە سەر شانتان لە بری ئەوەی کە لە دەرەوە بیهێنن یاخود نا نیمانە و ئەبێت لە دەرەوە ئەو نەمام و سەوزایی و دار و درەختانە بهێنن بەڵێ پێش قەیرانی دارایی ئەو دار و گوڵ و درەختانە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەهات بە بودجە دەکردرا بەڵام لەگەر دروستبوونی قەیرانی دارایی بودجەی پێویست نەبوو بۆ کڕینی دار و درەخت بەڵام ئێمە توانیمان نەمامگەی زیاتر دروستکەین لە بەڕێبەراتی ئەندازێ پارکان و هەروەها ئەو لقوپۆپ ئۆتۆیانێکەوە لە دارەکانی ناو شار هەیە وەربگرینەوە سوودی لێ وەربگرین و توێژینەوەی ئەندازیارەکانمان توانیمان هەندێک دارکەوە لەگە کەش و هەوای شاری هەولێر چکە لە بیرمان نەچی کەش و هەوای شاری هەولێر دش بە سەوزاییەکەوە هاوینیان پلەی گەرما دەگاتە سەروی پەنجا وەزستانان ژێر سفرە بەڵام ئێمە توانیتمان کار لەسەر ئەوەی بکەین کەەوە ئەو بەرهەمانە بەرهەم بینین تەحملی ئەو کەش و هەوایە بکە بە خۆشحاڵیەوە لە ماوەی کابینەی نوێ ئەو 5 ساڵی ڕابردوو توانیمان بەرهەمی خۆمان بەرهەم بینین و بینە سەر شەقامەکان بە تایبەت ئەو گەڕەکە نوێیانەی کەوا دروست دەکرێت لە شاری هەولێر توانیتمان دوورگە ناوەندیەکان یاخود ئەو پارچە زەویانەی کەوا لە تەختی عمرانی تەرخان دەکرێتن لە بۆ سەوزایی توانیتمان وەکو دارستان داری لێ بچینین و ئێستا تەماشا دەکەین بەرهەمەکان و دارەکان گەورە بینە بە خۆشحاڵیەوە لە بۆ ژینگەش لە بیرمان نەچی دار سوودی زیاتر لە فریز هەنگاوەکانیشمان بەردەوام دەبیتن لە داهاتوو ئینشاڵڵا وە دەکەین ڕێژەی سەوزاییەکە لە 120 بەرەو بەرزتر بچیتن بەپێ ئەو توانایی کە هیتمان زۆر چاکە پرسیارێکم هەیە وەکو دوا پرسیار و ئەگەر بشکێت زۆر بە کورتی ئەگەر زانیاریتان لەبارەوە هەبێت سەوسری شوێنی هەرێمی کوردستان کوێیە کە ڕێژێکی باشی سەوزایی هەبێت ئەگەر زانیاریتان هەبێت خۆی ئەگەر ئەمە ئیش لەسەر سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دەکەین طبعاً پارکی سامی عەبدوڕەحمان پانتاییەکی باشی هەیە و دەرەوەی شاری هەولێر طبیعی سەروی هەولێر لە مەسیف وەسەرەوە ئەکیت لە چیایەکان تەماشا دەکەین ڕێژێکی باش داری لێیە ئەوە دەبتە هۆی ئەوەی کەوە مساعد بی لە بۆ چاکردنی کەشوهەوە زۆر سپاس دەکەین ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری پارک و باخچەکانی هەولێر لەگەڵمان بوویت سەبارەت بە ڕێژەی سەوزایی لە هەولێری پایتەخت و زیادکردنی گفتوگۆمان کرد سپاس بۆ ئامادەبوونەوە.